بخير من سەر چاو من ناوم هیوایە هیوای وەسامەتحەتی کەبابچیم خەڵکی شاری سلێمانیم لە سێمایی لەدایک بووم لە گەڕەکی کانەسکان من طبعا باوکم کەبابچی بووە باپیرەشم ئیشی هینێ کردووە جگەرخانەی هەبووە ئێتر باوکم کە کەبابخانەکەی داناوە و منیش لە مناڵیەوە لەگەڵ باوکما بوو من موادی 57م تەمەنم 65 66 ساڵ 7 ساڵە هەتاکو ئیستا کە باوکم ئەمری خوای کرد من ئیشەکەم وازێنێنەوە تا ئێستا هەر خەریکی ئیشەکەی باوکم بوو ئێستا لەگەڵ ئومێدی کوڕمە پەرەمان پیاوە و خەریشین بەیەکەوە باوکم لە ساڵی تقریبا سیەکانەوە 36 هەتاکو بێتر ئەم ئەخیرە کە ئەمری خوای کرد بێتر ئێمەش وازمان لێنەوە هەتا ئەم دەقێ و ئەم تاریخە هەر خەریکی کەبابچێتین جارێ بەنسبەت سلێمانیەوە هەموو سلێمانی یەک کەبابخانە گۆشتی مەسلحە کار ناکە کەبابی سلێمانی هەمی بەناوبانگە و هەر کەسەوە بە شێوەی و بە دەستاوی خۆیەوە بە ئوسوڵی خۆی ئیژەکە بەڵام وەکو گۆشتی مەسلحە و ئەم شتانە کەس کاری ناکات لە سلێمانیا بڕوا ناکەم کەبابی جاران طبعا گۆشتەکە هەمووی ئەلەوەڕا لەو دەشتە ینی لەو سروشتە جوانە ئەلەوەڕا ینی شتی ئەم عەلەف و مەلەف و ئەم شتانە نەبوو تێگەی گۆشتەکە تەبعاً تامی بۆن و بەرامی خۆشتر بوو ئێستا ژێمە لەخوا بەزیابێ هەنامە لەسەر ئەو ڕێزکە کۆنە ئینشەڵڵا بەردەوامین بەو شێوەی ئەیکەین بە شێوەی جاران لە 36ەوە باوکم لەو کاتەوە کەبابخانەی هەبوو و خەریک بوو و ئێمەش درێژەمان بە ئیشەکە یا و هەتا ئەم دەقەیە لەگەڵ ئومێدی کوڕما ئومێدیش کوڕم لە سوید بوو هاتەوە لەگەڵ خۆمان ئێستا لەگەڵ خۆمان ئیشەکە بەنسبەت ئەو وێنانەوە وێنە خۆتان ئەزان زۆر جوانە هیچ شتێک نامێنێتەوە لە دنیا بەس ڕەسمە بێنێتەوە وێنە جوانە هەمووی هەر شتە و یادگاری خۆیەتی هی باوکمی تایە هی خۆمی تایە ئیتر یعنی بەڕاستی کەسێری ڕسمەکانەکەی هەر لە خۆتەوە دڵ پڕە بێ لە گریان شتەکان هەمووی یادگاریەکی جوانە و یادگاری خۆی تایە کاتی خۆی لە هین بووین پێش ئێرە لە فولکەی ئاسکەکان بووین تقریبا 30 ساڵ لەبێ بوون پێش ئەوەش باوکم بەرامبەر مزگەوتی قامیشان سەرجادەی کانێسکان ئەو کاتی خۆی زوو کە من مناڵ بووم کەبابخانەکەی لەوێ بوو لای تەجریدی کۆنەوە بەرامبەر شوقەکان بەرامبەر مزگەوتی قامیشان هەر بەیانیانی تر حەوت و حەوت و نیو کەباب وشمان حازر بێت هەتا نیوەڕۆ هەتا یەک بۆ دوو لە دوای تر بەرەو کزیە ڕوا لەخوا بەزیابێ بەسایی سەری ئێوە ئەو خەڵقەوە باشین ینی بازارمان هەیە لەخوا بەزیابێ خەڵکێکی چاک ڕووی تێکردوین و ئیتر ئێمەش شتێکی چاک پێشکەشی و خەڵقاکەین و خەڵکەکە لێمان ڕازیە جیاوازی خۆی ئەگەر جیاوازیش بێت لە گۆشتەکە هەر کەسێک گۆشتەکەی جوان بێت و ئیتر دەسوپلی دەستاوی خۆش بێ ئەوەی تر کەبابەکەی خۆشەوەی تر ئێمە دەستاومان خۆشە باوکم دەستاوی خۆش بوو من دەستاوام خۆشە ئومێدی کوڕم عینشت ئیترەوە ئەمێنێتەوە سەر دڵ و دەرونی ئەو شەخسەش ئەو کەسەش کە دڵی پاک بێت و خۆی ناخی پاک بێت خواردنەکەش ژێر خۆشە ڕێنمایی من چی بێ بۆ ئەو خەڵقە بڵێم بۆ کەبابچیەکان هەمویان ڕێک و پێکن و هەموو کەبابی چاشیانێ و هەمویانم خۆشەوێ و هەر پاک و تەمیزیە پاک و تەمیزیەکە شەرتە و ئیتر بە قسەی خۆش لەگەڵ خەڵکەکە شەرتە و خواردنێکی جوان بن بە خەڵکەکە و تەواو ئیتر ڕێنمایەکەی من ئەوەیە من ناومێدی هیوای وەسامەتحەتی کەبابچیە تقریبا لە ساڵەکانی سیەکانەوە وەسامەتحەتی باپیرم خەریکی ئیشەکە بووە دوایەوە باوکم دوایەوە منیش حەمد و سەنا بۆ خوا خەریکم لەگەڵ ئیشەکەیان نەمانێشتووە هەروەکو خۆی بمێنێتەوە ئەوش فەزلی خوایە وەڵای ئەوەی ڕاستی بەیسە خەڵک زیاتر وای لێ هاتووە هەرچی یەتە ژوور و جارێک سەر بە کامێرە و بە ڤیدۆکۆ یەتە ژوور و بۆ تەسویر و بە جوانی دوکانەکەی وامانێشتوەوە شتێکی هەم کلاسیکی و مۆدێرنە بەس شتێکی کلاسیکی ماوەتەوە جوانی دوکانەکە و تازەی دوکانەکە و سەلام و ڕەحمەتوڵڵا تازەی دوکانەکە لەوەیە مەسەلەن خۆمان پاک و تەمیزین لەگەڵەوەشە کە خەڵک یەتە ژوورم ڕسم و شتە جوان و شتە قەیم و جوان و شتانە ماوەتەوە خەڵک زۆر تایبەتمەندیی خۆی هەیە خەڵک بە تایبەتی بوویە تایبەتەکەی لەوەشایە مەسەلەن هەرچی مشتریەک خۆی کە بە خێراتنیەکەین لێرەوە زەڵاتە بەدڵی خۆی تیەکە ینی زەڵات و جەرجیر و مەسە مەجموعەیەشتی جوانماندانەوە بیبەر و پیاز و لیمۆ و ترشیات خەڵک خۆی بەدڵی خۆی تیەکات و جەمە خزمەتیەکەین و چی حەز لێ بێ بۆی دارین ئەمەش تایبەتمەندیش خۆیە خەڵک زۆربەی لەبەر خاتریەوە ژێت
ئەنی خۆشە حڕیت مەسەن لە شوێن هەیە جاری داوای دوو پلتەماتاکە خەڵک دەمچوایە بێکە یان داوای پیازی زیاکە یان داوای زەڵاتەیەکە خەڵک پێی ناخۆشە بەس ئێمە وامان کردو خەڵکەکە خۆی حڕ بە بەدڵی خۆی چی حەز لێ بە بەدڵی خۆی تێکە. چەند ساڵێک تقریبا لە غوربەت و لە غەریبایەتی بووین ینی قورسە پیاوی خۆیەوێ ینی دەقەیەکی کوردستان و دەقەیەکی ئەم شار و خاک و نیشتیمانی خۆمان هەزار غەریبایەتی هێنێ یعنی شتێکمان پێیە حەمد و سەنا بخۆ فەزلی خوایە شتێکم پێیە بۆ سەفەر بەجارێ پێی ڕۆم خوا نەخوازە پێویستم بێ سەفەرێکە پیاسەیەکە شتێکە بەس وەکو دایمی بە دایمی هاتوومەتەوە 3 ساڵە لەگەڵ باوکمام دەقەیەکی ئەم ملیۆنە دۆلارێنێ بۆ من کەی بینم هەڵای سەوای لە هاتوو پێکەوە جوانی نەرچێکی من و ئەم نەبینە نان ناخوا ئەخر ڕاستیەکەش وایە ینی سە خەڵکیت مەسەلەن تۆ بواری شەکەی خۆتە کەمەلیاتە دەبیان شوێنێکە دەبیان جگایەک دەبێت تایبەتمەندێکە خەڵکێ بۆ لای خۆت لەوێ نەبی جارێکە نایە بۆ لەو سێمە ژوامان لێهاتەوە ئەگەم خوا نەخواسە من ئیشێکمە بێ نەخۆش بووم یان باوکم نەتوانێت ئەبێ ئیشێکمان هەر لێرە بین هەم جوابانەوەی مشتری هەم دۆمبلۆزی خۆمان احترامەکەی خۆمان کە لە مشتری ئەگرین ئەمانە تایبەتمەندی خۆی هەموو کەسێک دەرەقەتیەوە نایە هەموو کەسێک توانای نییە خەڵکێ بە بەسیتی شێوە عەسەبیە بێت یعنی ئێمە خواخۆمە لە مشتری بێت و خزمەتیکەین بەڕاستی. وڵای دەربارەی لۆگۆکەمان تەبان چەند ساڵێکە لە وڵاتانە گەڕاوین مارکی جوانمان دیوە لۆگوی جوانمان دیوە شوێنانمان دیوە خەوم پێوادی ینی مناڵی بوومەم حەز لێ بوو مەسەلەن شتێک هەبێت خانەوادە و خێزانەکە هەمی دەرخاکە چەند ساڵە خەریکی ئیشەکە و بواری ئیشەکەین ئەمەیان کە هەمانە ناوەڕاست بە سامەت حەتا لای ئەو لای باوکم و ئەم لاشی خۆمم ینی هەم شتێکی کۆکراوێکی جوانە لە عێراقیشە زۆر دەگمەنێ شتێکی دەگمەنە ینی هەم نەوە بۆ نەوە خواردن و کەباب و شتەکە ما بێت و ڕەمزێکەیسە هەم بۆ سلێمانی جوانە هەم ڕەمزێکە بۆ سلێمانی و هەم بۆ خۆشمان شانازی و سەربەرزیە هەم شیشانی وەسامەت حەتیش تقریبا غەڵەت نەبم 50-60 ساڵ بۆ 70 ساڵ عمرێتی 60 بۆ 70 ساڵ عمرێتی لەو کاتەوە لەو جامخانە دامانناوە زۆر کەسەیە بە تایبەتمەندی حەزی لێ ئەڵێ حەزەکەم کەبابێکم بەمە بۆ شیش کرد تا ئێستا نەژەنگی کردووە موادێکە کوالێتیەکە ئیستا ژیان وا پێش کردووە شتێمی عادیە ئەمە هەر دروست نابێتەوە جاریش کرد ئێمە ژەر بۆ یادگاری هەڵمان گرتووە و زۆر کە زەر بە تایبەتیە تەسویرێک هات و ماوەتەوە لە لامان. جوانی دوکانەکە لەوەیە مەسەلەن مشتری جوانەکانمان کەیەن بۆ لامان زیاتر بەخوایسە نەبێ بە لە هەچی قەزا و ناحێ و شار و لە هەولێر و سلێمانی و دوهۆک و لە مشتری تایبەتمانیە تایبەت داین لە هەموویەوەی سە خوار و عێراق لە عێراق مەسەلەن لە شارە عێراق عەرەبیەکانیشەوە مەسەلەن لە بەغا و جون بەسڕا و نەجەف و کەربەلا مشتری تایبەتمانیە زیاتریان بۆم ڕاستە بۆ لای خۆمانێن زیاتر بۆ ئەم جوانی دوکانێن بۆم کوالێتیە تەمان سەربەرزی و شانازیە سوودەکەەوەیە کە دەچیتە شوێنێک بۆ جاری وەچتنە دایرێکەوە هەڵەو کەبابەکە هەو خۆشە فەخری پێوەکەین کاچینە جێگای بەڵێ وەڵی سۆشیال میدیا چیان یاوەیە شکر لەخوا بەزیا بێ بەهۆی ئەوە خەڵکەکە زیاتر بەرچاوتریت ینی لەوە زیاتر خەڵک ئەو دۆزێتەوە لە شوایی ئەی جاری وایە لە سۆسیال میدیا وا لێت شتێکی وا دەنگایەتەوە تایە خەڵک هەر خۆش هەستی پێ ناکەین سەیرە وای لێهاتووە چی هونەرمەند و خەڵکی شارەکەوە چی نووسەر و ڕۆژنامەنووس و تقریبا نەبێ بەهین وەکو چاخانی شعبی لێهاتووە هەست چی قەیمی و کۆنەکانی سلێمانیەن بۆ لامان بە تایبەتی ئەوەی کە داوامیشێ بە دایری هەبێ شەمانەگاتە لە هەمان ئەم شتانەش بۆ جوانە مەسەلەن کە هێشتومانەتەوە هەموو شتە قەیم و جوانەکان وامانداناوە کە ئەم دیکۆر و مەنزەڕەیە خەڵک بە تایبەتی بۆیە ینی هەم جگەلەوەی کە خەڵکەکە بۆ لای خۆمانیە خەڵک زیاتر زۆر حەز و معجیبی ئەمی تکایە ینی کەیدا لە خۆ دوکانەکە سەرنج ڕاکێشێت هەتا کەبابەکە بۆیە مەشغوڵی خۆی لە قەڵەبارغیشە تۆزێک مەمنونی خەڵکەکەین جاری وایە لە قەڵەبارغیە تۆزێک تەحملمان کەن سەبر زۆر موهیمە خی گەورە ئینسانی دروست کردووە لەبەی سەبر و تەحملی هەبێ سەبرمان نییە خەڵکەکە وای لێهاتووە هەمووی پەلەیەتی هەمووی ئەتۆریەکی دڵی عاجزە بێت زۆر خۆشە ئێمە بۆ خزمەتی ئەو خەڵکە لێرین سەبرمان کردن ئێمەش خوا خۆمان لە خزمەتان کردین گەورەتان کردین یاخوا بەخێر بن سپاسی کەناڵەکەتانەکەین سەر ڕۆحمان سەر چاومان